ڕاستیەکەی ئێمە ئەم کارە کارێکی بچووکە بەجددی، یعنی ئێمە ناتوانین بڵین ئەمە شتێکی گەورەیە، ئێمە خۆمان بە قەرزارباری ئەو مناڵانە ئەزانین. بەڕاستی ئەرکی کۆمەلگایە، ئەرکی هەموو کەسێکە، ئەرکی هەموو تاکێکە کە کۆمەلگەیەکی ئاواها هەیە، ماندوونە ناسانە هەموو کاتێک لە خزمەتی ئەم مناڵانەیان. ئێمە کە سوکاری ئەو مناڵانەین، ئێمە بە چالاکیەکی کەمیش بێت ئامانجمان ئەوە بووە کە دڵیان خۆشکەین. طبعاً ئێمە لە زانکۆی سلێمانی کۆلێژی زانستە مرۆڤاتیەکان بەشی ڕاگەاندنەوە هاتوین. خوێندکارەکانمان خوێندکاری قۆناغی 2 لەگەڵ 3یان، تایبەت بەوانەی فۆتۆ لەگەڵ سایکۆلۆجیا. ڕاستەکەی کە من مامۆستای ئەو مادەیەم بە پێویستمان زانی کە بتوانین چالاکیە بکەین ئەگەر هەرچەنە کەمیش بێ، بەڵام بتوانین خەندە بخێنە سەر لێی مناڵەکان بە ئەرکی خۆمانی ئەزانین. ئێمە ئەبێ زۆر شتی لەوە گەورەتر بکەین، پێویستە ڕاگەاندن، ئێمە چکە خۆمان بەشی ڕاگەاندنین، خەڵک هۆشیار بکاتەوە بۆ شێوازەی کە خەڵک هەر داوای مەسەلەن ماف نەکات، داوای ئەوەش بکات کە ئەرکی لەسەر شانە. ئێمەش بە ئەرکی خۆمان ئەزانین کە خزمەتێکی بچووک بە مناڵانە بکەین. خوێندکارەکان زۆر دڵخۆشم پێیان، لە ڕاستیە خۆنەویستانە زۆر کاری جوانیان کردووە لە خۆ بردووانە، ئەمە کاری خوێندکارەکانە ڕاستیەکەی. من تەنها توانیمە سەرپەرشتێکی بچووکی ئەوان بکەم. ئەوان هاتوون هەستیان بۆ لێ پرسراوەتیە کردووە، کۆمەڵشتیان کۆ کردوێتەوە، هەریەکان لە ڕێی خۆیەوە بە پێی توانای خۆی ویستێتی کۆمەکێک یاخود بە هەدیەکی بچووکیش بێت پێشکەشی بکە. ئەوان هەر ئەو نیانتوانیوە، هیوادارم لە داهاتوە بتانشتی باشتریان بۆ بکەین. بە خێراتنی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی ڕاگەاندنەکەین کە ئەمڕۆ ئەرکیان کێشاوە دایانەوێت بۆ چەند ساتێک لەگەڵ مناڵەکانی خانەکانی کوڕان و کچان و ماڵی بە ساڵاتچوان و سفر بۆ چوارمان چەند ساتێکی خۆش بەسەر بەرن و بتوان دڵخۆشیان کەن کە بەڕاستی ئەوەندەی کە ڕێکخراوەکان و خوێندکاران و کەرتی تایبەت بەخەمە بۆ ئەوەی کە ژیان و گوزەرانی ئەو مناڵانەی ئەمە خۆشکە ئەوەندە لایانی حکومی نییە. بەسپاسەوە ئێمە ئەوەی توانی بێتمان وەکو بەڕێوەبەراتەکەمان وەک کۆمەلگا و بەشەکانیش لە ماڵی بە ساڵاتچوان نزیک بە 47 بە ساڵاتچوومانەیە لە هەردوو ڕەگەزی نێر و مێ، لە خانەی کوڕانمان نزیک بە 90 کوڕمان هەیە کە لەوێن بەگشتی ئەکرێ بڵێین بە ماڵی سفر بۆ چوار و خانی کچان و کوڕان و ماڵی بە ساڵاتچوانمان نزیک دەبینەوە لە نزیک بە 90 سوودمەندێک کە لەم خانانە ژیان بەسەر دەبن و لێرە لەگەڵ ئێمەیان هەموو پێکەوە. ماوەی ڕابردووە چەندی کاری خۆبەخشیمان کردووە، هاوکارەکانمان گەیانوە بە چەند شارێکی کوردستان و بەهۆی ئەو قەیرانەدارەیە کە ڕووی لە کوردستان کردووە دیارە زۆرێک لە شوێنەکان پێویستی بە دەستی کۆمەک و هاوکاریە و خانەی بێنەوایانی شێکێک بۆ لەو خانانی کە پێویستی بە هاوکاری هەبوو. ئێمەش ئەمڕۆ وەک گروپەکەمان هاتوونەتە ئێرە و هاوکاریەکانمان گەیاندوێتە ئەم خانەیە.